سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان لە پەراوێزی چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکی لە شاری سلێمانی بە خۆشحاڵیکی زۆرەوە پاش 3 ساڵ دووبارە خات و دکتۆر سەناریا ڕەوف کە ڕاوێژکاری ژنان و مناڵبوونە لە بەریتانیا لێرە میوانە لەگەڵمان. دکتۆر بەخێر بیتەوە. سپاس دەکەم کا دکتۆر مەمنون. سوپاسیش بۆی کە دووبارە میوانمان بووی. سەرچاو زۆر پێخۆشە میش پێ خۆشحاڵم. سپاس ماشەڵڵا بیرۆرێکی زۆر باشیشت هەیە مێشکت زۆر باش کارەکە بەراوردوانە ئێمە. هیچی ئێوە لە بەریتانیا مرتاحنێمە لێرە بیر زۆرەکەینەوە؟ وەڵاهی تر بڵم چی لانێ سیستمەکە تۆزێ جیاواز بێ واتلەیەکە دائیمە خەریک بیت دائیمە بێ هەوڵ بیت دائیمە بێ ئەپدەیت بیت. زۆر باشە. ئەوەی کە زۆرمە بەستمە لەم بابەتە باسی بکەم ئێمە هەمیشاڵین پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی ئەم بابەتە هەر بەمە بەست ئەوم لە تایتڵی ناوەکەی دکتۆرانە نووسیوەرە نووسیوە پزیشکی پسپۆڕ یان ڕاوێژکاری نەخۆشیەکانی ژنان مەڵمەک نووسیوانە ڕاوێژکاری ژنان و مناڵبوون بە مانایەکی ترێمە لەوە تێبگین کە پزیشکان کاریان تەنها چارەسەرکردنی نەخۆشی نییە بەڵکو کاریان پەرەپێدانی تەندروستی ئەوەی کە ئێوە لە زمانی ئینگلیزیە بڵێن لە بەریتانیا پێوتە هێڵت پرۆمۆشن دکتۆرەکان تەنها ئیشانەوە نەخۆش عیلاجکەن بەڵکو ئیشانەوەی کە تەندروستی باشتر بکەن. دکتۆر پێش چاپێکەوتنەکە کەمێک باسمان لە کاری ئێوە کرد لە بەریتانیا و حەز ئەەکەم ئەو زانیارانی کە ئێوە هەتانە لە بەریتانیا لەوەی کە بەردەوام نیو ئەبنەوە پزیشکانی ئێمەش لە ڕێم کۆنفرانسانەوە نیو ئەبنەوە جەنابیشت ئاگادارەوە بابەتەی باس لە مەسەلەی دووگیانبوون بکەین لە ژیانی خانمانە و ئەوەی کە ئێوە لەوێ ئەیکەن و چۆن یارمەتی ئەم خێزانانە دەن بە تایبەتی ئەو خێزانانەی کە مناڵێکیان هەیە کە کێشەیەکی هەبووە. پەیوەندیدار بە دەمودانەوە کەم پزیشکی دەمودانم ئێمە هەمیشە بە خانمەکان دەڵێن بۆی کە مەترسی شەقی لێ و مەڵاش و لە مناڵە کەمتر بێتەوە 3 مانگ پێش دووگیان بوون پێویستە تەواوکەری خۆراکی وەربگریت سەپلیمنتەکان وەربگریت کە لە باوترین و ناسراوترینیان فۆلیک ئەسیدە. جەناب دۆ ڕاوێژکارێکی ژنان و مناڵبوون لە بەریتانیا چ ئامۆژگاریەک بە ژنان ئەدەیت بۆ ئەو کاتێک کە ئەگەر دووگیان بوون بە شێوی پلان بۆ دانرا و دووگیان بوون؟ دەوان زۆرم پێخۆشە ئەو پرسیارەکەی بەڕاستی چونکە پرسیارێکی زۆر کۆمۆنە و زۆرمان بۆیت و زۆرم پێخۆشە کە من باسی بەعزە شتێک بکەم کە یارمەتی ئەو مەسەلەن فامیلی گەنجانەیە کە پلانی پرەگنەنسیەکەن. ئەگەر هاتوو لە عائیلەکە نەخۆشیەک هەبێت اعتمادەکە سەر نەوعی نەخۆشیەکە ئایا نەخۆشیەکە is it genetic or is it non-genetic? So those who are genetic يعني سببێکی جین هەیە لە فامیلەکە وای لێیات مناڵێکیان ببێت بۆ ئەو نەخۆشیە اعتماد دەکات ئایا ئەو جینە ئۆتۆسۆمە ڕسەسڤە دۆمینەنتە یان is it just happened de novo؟ باش ئەمە بەمانایشی ترایە ئەم بابەتە لە ڕێگەی جینەکانەوە گۆزراوەوە یاخود هەر بە ڕێکەوت ڕوویگەیدا یان بە قەدەر جاری وا هەیە فامیلەکە خۆیان ئەزانن فامیلی هیستریان هەیە مەسەلەن باوکەکە برایەکی هەیە ئەفەکتد یان دایکەکە خوشکێکی یان برایەکی ئەفەکتد یان دووسێ ممبەریان هەیە لە فامیلەکە ئەفەکتد by that disease. مەسەلەن یەکێ لەو شتانە as you said cleft lip and palate. Okay? شەقی لێ و مەڵاش. Vale. Cleft lip and palate, okay, it can be genetic, can be environmental as well. باش ئەکرێ ئەمە هۆکاری جینی هەبێت و ژینگەیش بێت. لەسا نەوەی environmentalە. ژینگەکەیە کەڕوەدا. لەسا دەی geneticە. باشە. ئەو فامیلیانەی کە هەیەە they are more prone to have a child with it. لەبەرەوە ئێمە چی ئەەکەین؟ ئەگەر هاتوو دایکەکە هەیبێ یان باوکەکە هەیبێ یان مناڵێکیان هەیبێت یەکسەر لە 18 هەفتەوە سەیری دەموچایی مناڵەکەیەکەین بە سۆنەر. Lips are easy to see. Palate has got a soft and hard palate. The hard palate is easier to see because it's bony. پشتەوەی لەبەرەوەی soft tissue تۆزە زەحمەترە ببینرێت. بەڵام زۆر rare ئەگەر تۆ cleft palate هەبێت cleft lip نەبێت. Okay, usually it happen together. Okay? Or you just have her lip or cleft lip. درستە. ئەکرێت شەقی لێو بەبێ مەڵاش و ڕووبات بەڵام بەگشتی مەڵاشوو لەگەڵ لێوە ڕوئەت. ئەگەر هاتو بەس مەڵاشوو بێت okay, that is usually linked to more genetic disease. Usually lips is non-genetic. هی لێوەکەت بۆ ماوەی باشە. اینجا سۆنەرەکەکەین بۆ مناڵەکە بە فۆدی یەکسەر دەریەخا ئەگەر مناڵەکە cleft lip و پالەتی هەبێت. باش جا دکتۆر لە مەسەلەی چیترێ ماوە فەرموو بۆی اینجا پرسانی سۆنەر بکەم. ئەگەر هاتوو هەیبێ مناڵەکە تەبعاً بە دایک و باوکەکەڵێن inform the choices and we tell them that your child is affected. اینجا اعتماد دەکە ئەگەر بەس ئەوە هەبێ لە مناڵەکە هیچ شتێکی کەی
هیچ congenital abnormalityێکی کە نەبێ لە مناڵەکە. We call it isolated cleft lip and palate. Isolated. جا سەر بەخۆ. ئەگەر isolated بێت ئەوە هیچ فەحسێکی کەیان بۆ ناکەن پێویست ناکە بەڵام پرپەری ئەو مناڵەکەین بۆ کاتی لە دایکبوونی مەسەلەن مەمەی خاص و بە تیتی خاص و ئەوانە هەمووی حەزرەکەین بۆ مناڵەکە. و بۆ ئەوەی دایک و باوکەکەش تۆزە شۆک نەبن چکە جاری وایە باڵات چڕۆڵە ئەنی هەردوو لایەکە ئەگرێتەوە تۆزە شێوەی هینەکە ترسناکە بۆ چەند فامیلیەک یعنی تۆزێک ئەترسنەوەن ئەو چییە مناڵەکەم بۆ وایە بەڵام ئەگەر بە فۆردی پیشانیان نین لە ئەوەڵۆ چۆنە ئەو شۆکەیان نابێت دوان ناڵبوو ئاسانترە تەقبولیان ئاسانترە جاری وایە لەوێ پێمەڵە دایکەکە ئەڵێ بەس هەمەد ڕسمەکەم بەرێ بۆی پیشانی کوڕەکەی کەم بم کە 2 ساڵە بۆ ئەوی شۆک نەبێت کە بەبەکە ببێت بۆ چی وایە تێگەی ئەنی پرپەری مناڵەکانی کیانەکەن بۆ ئەوەی ڕابێن لەگەڵ ئەو مناڵەی کە وایە عملیاتەکە لەوێت یەکسەر ئێمە لە 20 هەفتەیە کە ئەزانین وایە ڕفەریانەکەی بۆ پێدیاتریک سرجنز اینجا ئەو دکتۆرە هەر دایکەکە شتێکە سکی هەیە ئەیان بینێت پێیانەڵێ ئێمە واکەین یعنی کە بوو مناڵەکە ئەو تیتە خاسە باوە شیری بەرێ ئەوە بەخێوێکە لە فلان هەفتە ئێمە احتیمادەکەتە سەر وەزنی مناڵەکە ئەگەر مناڵەکە زۆر بچووک بێ زوو ببێت تۆ زێوەستن هەتا عملیاتەکەن بەڵام مناڵەکە فڵتەن بێ وەزنی باش بێت زوو عملیاتەکەکەن یعنی their aim is by about 1 year of age this child is completely correct. لا 8 ساڵیە بەتەواوەتی completely corrected. دەمونێوی ڕێکراوەتەوە ئەنی جاری وا هەیە ڕسمەکەم بۆ ئەهێنەوەڵێن ها دکتۆرە مناڵەکەم هەر هەست ناکەی کە شەقیلێ و مەڕاشەوە بەعزێکیانێک عملیاتیانەوێ بەعزێکیان دوانیانەوێ depend on how bad it is. Some of them is just mostly is unilateral and usually is on the left. Usually is on the left, but some people got bilateral. أواني كميدلاين أوانا it's possible to be genetic, so we do offer them amniocentesis to make sure there is no genetic condition that has led to this. Amniocentesis بلين درزيكا لسكي دايكا كأن يكتوز أو درينين بو أوي بسانين هيج chromosomal problem هي منالكا كأو midline cleft lip palate هي. دكتور کۆمەڵێک بابەتی زۆر باشت و ژان جوڵاند بۆی کە باسی بکەین یەک لەوانە مەسەلەی سۆنەرکردن بوو لەسەر سەوانە دوو پرسیاری زۆر گرنگم هەیە ئەوەنەی تا شوێنی کە من ئاگادار بووم لە بەریتانیا دوو جار لە NHS لە خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی دوو جار سۆنەر بۆ ژنی دووجارەکەن جارێکیان بە 10 هەفتەیە جارێکیان بە 20 هەفتەیە ئەو کاتە ئەگەر پێویست بێ اینجا سۆنەری تری بۆەکە ئێستا شەر وایە بەڵێ ئەوانە لەو ریسک پرەگنەسیانی ئەو دایکانێکی هیچ مشکلەیەکی کیان نییە کە نەخۆشیەکەیان نییە کە وەزعی سەحیان باشە قەڵەو نین گەورە نین نەخۆشی زەخت و شەکرە و ئەم شتانەیان نییە لە 10 هەفتە یەکەم سۆنەرەکرێ و لە 20 هەفتە پێڵەن ئەنۆمالیسکان ینی ئەو سۆنەرێک کە ئەگەڕێمە دوای کێشەکان ئەگەر هاتوو دایکەکە هیچ مشکلێکی کەی هەبێ هیچ ڕیسک فاکتەرێکی کەی هەبێ بۆ ئەوەی مەسەلەن نەخۆشیکەی هەبێ ئەوە 3 سەنۆریکەشی بۆ ئەکرێت دوای 20 هەفتەکە ئەگەر هاتوو 20 هەفتەکە شتێک دەرکە و یەکێک لەوانە مەسەلەن cleft lip and palate ئەو ڕفەرەکرێ بۆ یەکێکی و من کە فیتەڵ مادەسنەکەم بۆ ئەوەی ئەو فەحس و ئەمنیۆسەنتیس و ئەو شتانە بکەم بۆ دایکەکە دەستوشت ئەگەر زەڕور بێت بەڵێ ئەگەر زەڕور بێ ئەگەنا لەو ریسکەکان هەر ئەو دوو سۆنەریان باش دکتۆر لە مەسەلەی ئەو سۆنەرەیە باستان لە سۆنەری فۆردی کرد ئەزام ئێستا هاتووەتە ئێرەش بەڵام ئەوەی کە من تێگەیشتم لە قسەکەی تۆ بەپێ ئەوەی کە لە تا ڕادێک ئاگداری ئەوم کە لە بەریتانیا گوزارێ سۆنەری فۆردی تەنها شتێکە بۆ حاڵەتێ بەکارەهێنرێت کە بۆ گەڕان بێ بە دوای نەخۆشیەکە بۆ تەشخیصی نەخۆشیەک بێ واتەوەکو سۆنەری ئەتیادی نییە بەس بگەڕێت و پێسێکش کاستەکەم لێرە بۆ مۆدل و ڕستنی مناڵەکەی پێگرن و هەڵێ واستن و لە ڕووی زانستی ئەمە چیڵێت خۆی مەفروسە بەڕاستی بە تودی دەست پێ بکەیت تودی سەوالی هاتووە هەموو شتێکە بینیت پێویست بە فۆدی ناکات لە کاتێک ئەمە چین بۆ فۆدی ئەگەر بمانەوێ سەیری دەم و چاوکەین بزەبت بزانین لوتی مناڵەکە هیچ مشکلەی هەیە هەر لپی هەیە کلەف لپی هەیە چنی چۆنە بە جاری وایە چەناگە بچکۆلەیە جاری وایە چەناگەکە تۆزە چۆ بەناوەوە تەماشاکەین بینی چاوەکان
زانین تەواوە جاریوات چاو زۆر نزیکە چاو زۆر ئەوە فۆردی بۆ ئەوانە ئیندیکیتد یعنی پێویستە بکرێ بۆ تەشخیص بەڵام لەگەڵەوەشا دایکەکە جاری وا هەیە حەزم لە فۆردیە حەزەکەم مناڵەکە ببینم سۆشیەلی ئەتوانێت فۆردی بکات دەڕی کۆمەڵایەتی ئەتوانێت بکات. بەڵێ ئێمە ئەتوانین بۆی بکەین بەس ئین جەنەرۆڵ تودیەکەین ئێمە بەڕاستی لە NHS فۆردی بۆ ئەوانەیەکن ئەگەر بمانەوێت تەشخیصی حاڵەتێکی نەخۆشی بکەین بەڵام هەشە ئەڵێ بێ زەحمەت بۆم کە حەزەکەم دەمچوی مناڵەکە ببینم زانم چۆنە بەڕاستی لە بۆ فۆردی باشترە تۆزێ بوەستی لە 20 ویکە تۆزێ زۆر جواندار نییە لە 26-27 هەفتە زۆر جوان دیارە بێ لە بەرەوەی شێوەی مناڵەکەی تر بە تەواوەتی دروست دەبێت جوان دەرەکە لە فۆردی ئەگەر بتێ بۆ سۆشیەڵ یعنی بەهەرەوە بۆ خۆشی و کاتە بەڵێ بۆ خۆشی دایک و باوکە کە حەزەکەن یعنی بەڵام ئەلمیەن هیچ پێویست ناکا بیکەیت ڕێگەوە پرسیارەکەم نەخێر هیچ پێویست ناکە چکە تودی زۆر جوان هەموو شتە دەرەخات ئەگەر هات و تودێکە یعنی تودیەکە سۆنەری عەتیادی تودی اینجا بیکە بە فۆردی یان 3D یان مەسەلەن ئەگەر شتێکی دۆزیە لە دڵی مناڵەکە اینجا ئەیکەی بە فۆردی CT یان بۆ ئەیکەی مەسەلەن شتێک لە شکی مناڵەکە زۆر تەواو دیارنیە اینجا ئەیکەی بە فۆردی ئەگەی ناتودی کی باش پێویست بە فۆردی ناکە. دکتۆر ئێستا چین سەر باسی دڵی مناڵیش بەڵام هەر لە بابەتی شەقی لێ و مەڵاشووە باسی ئەوت فەرموو کە تەنها لە سایە دەی بۆ ماوەیە جەنەتیکە لە سایەنەوەی هۆکارە ژینگەیەکانە ئێوە دەستمان پێکرد بە بابەتی فۆلیک ئەسید کە لەم بابەتا گرنگی خۆی هەیە تا ڕادەیەکیش ئاگاداریەوەم کە وەرگرتنی فۆلیک ئەسید بۆ پاراستنی مناڵەکە بۆ دروستبوونی نەخۆشەکانی دڵ گرنگی خۆی هەیە حەز ئەەکەیت لەسەر ئەو بابەتی فۆلیک ئەسیدە کەمێک قسەی زیاتر فەرموویت بەڵێ جەم خۆش بوو ئەو پرسیارەت کرد بەڕاستی چونکە زۆر مهمە فۆلیک ئەسید وەرگری 3 مان پێش ئەوەی بەتەمابی ناڵکەیت چکە that's the time بەڕاستی تۆ فۆلیک ئەسید دەوێ باشە و استمرارەکەی هەتا یەکەم 12 هەفتەشی سکەکەش یعنی لەو کاتا بەڕاستی فۆلیک ئەسید زۆر مهمە دوای 12 هەفتە هیچ ئیسیفادەیەکی نییە بۆ دروستبوونی مناڵەکە چکە لە 12 هەفتە مناڵەکە بە تەواوەتی دروست بووە بەسی تر گەورەیە بێت دوای 12 هەفتە اینجا بۆچی باشە فۆلیک ئەسید بۆ ئەوانەی یەک ئەگەر هیستری سپانە بفیدان هەبێ مناڵێکیان بوو بە لەوە پێش سپانە بفدا سپانە بفدا ئەوەیە کە مناڵەکە مێشکی لەرەوە بڵقێکی هەیە بڵقێکی هەیە لە پشتی بەڵێ لە پشتی یعنی بڵێن پشتی بە تەواوەتی دانەخراوە کراوەتەوە باش دکتۆر ئەگەر ئێستا من ئەم مۆدێلت بۆ ڕێگەکەمەوە زەحمەت پێشیت کە بۆ من باس بکەی سپینە بیفودا بەڵێ باشە ئەم بابەتە چییە و چۆن فۆلیک ئەسید ڕێگە ئەگرێ لەوەی کە ئەم بابەتە دروست بێ حەزەکەی قەڵەمیش بەکاربێت ئەمە بڵین ئەمە پشتی مناڵەکەی باشە طبعا سپان چۆن دەست پێکە ئەمە بەشی یەکەمی ئەمە بەشی سەرڤایکەڵە اینجایەتە ثۆراسیک اینجا لەمبەر اینجا سێکرۆ بەشی مل و سنگ و خوارەوە سپانە بفدا چۆنە بێت ئەمە بە تەواوەتی داناخرێت ئەم پێستە داناخرێت بە تەواوەتی چکە خۆی مناڵەکە بریۆلۆجیکلی چۆنە بێت دیوارەکەی پشت ئەوە داخرێ هەمووی اینجا پشت بە تەواوەتی دروست دەبێت باشە سپانە بفدا ئەم دوانە بینیان هەیە مۆدیلی لێ سێمە خۆیمە بۆیەوە خەڵک ببینێ بەزۆکاتە هەر بەڕاستی کەسەکەەوە دروست دەبێت ئەمە تەبان زۆر نادرە لێرا بێت زۆر نادرە لێرا بێت لە سا هەفتە هەشتایان ئەلە منطقەیە باشە کە پێڵەن لەمبۆ سەیکرۆڵ سپانە بفدا باشە عادەتەن L4 ئەلێرا دروست دەبێت باشە تەبان چییە کا چونکە مەسافە هەیە دانەخراوە دەمارەکان دەڕەپەڕێ بۆ دەرەوە کە دەرەپەڕێ بەرەو دەرەوە بازێکیان بەس دەمارەکانە بازێکیان دەمارەکە و تۆزێ چشوش لەگەڵ یا هەکو لەگەڵ وەکو ساکێک بەڵێ دەرەکەیە ئێمە ئەوە لە سۆنەرە ئەیبینین باشە لە 16 هەفتەوە ئەتوانین ببینین و ئەبێ بستەبت بزانین لە کوایە چونکە احتیمادەکە هەتا سەرەوتر بێ خراپترە بۆ مناڵەکە هەتا خوارەوەتر بێ باشترە دکتۆر اینجا فۆلیک ئەسید ئەگە تۆ بیەی بە دایکەکە 3 مان پێش ئەوەی سکی بێت لە 150 ئەوە ناهێڵی دروست بێت لە 150 لەبەرێ ئەو من ئەو فامیلیانەی کە مناڵێکیان هەیە ئەوەیان هەیە بە دایکەکە ئەڵێن پێشەوەی سک بکەیتەوە ئەمجارە بێ زەحمەت فۆلیک ئەسید بخۆ 3 مان پێشەوەی پلانی بکەیت و چەندیش نەک 400 مایکرۆگرام 5 میلیگرام پێ دەی چکە 5 میلیگرام کاتە 8 ئەوەنەی ئەوە بەڵێ
نورمال population يعني اعتيادي باشا 400 مايكروغرام يعني per day باشا أمانة باش 5 ملغرام روجي يعني فوليك أسيد بله سيمان كشوي بلاني حملة كبكات واستمرار كات حتى يكم دوانز حفتي سكاكا باشا زورمي ما أقدر نشبو بيلان هاد استمرار كا حتى حملة كابت دكتور لبسالي أو بابتها سورت لشنا أو ورد كاريانا بير ما كسك ناسمك لقناغك خزانكي بوجيان بو من على كده زشان كرابوي كأم سبينا بالفداية چکاو بڵێن بە پلان دووجیان نەبوو خزانەکەی ناچار بوون پزیشکەکان کە مناڵەکەی بۆ لەبار بەرن ئێوە پێڵەن termination of the pregnancy ئەو حاڵەتە هەر ئاوایە بڵێن ئەگەر مناڵێک ئەو سپینە بفودای هەبوو هەر پێی لەبارە برێت یاخود نا بە پێی قۆناغەکەیەتی ئەوەی کە فەرمووت ئەگەر لە خوارەوەی مەترسی کەمترە ئەگەر لەسەر مەترسی زیاترە خۆی گەمەکە تەشخیص سەکرێت دانیشتین لەگەڵ دایک و باوکەکە بۆیان باسەکەین بالضبط چییە؟ لەگەڵەوە نەک هەر بە سۆنەریش ئەنێرین بۆ سکانی MRI MRI-کە زۆر جوان دەریەخات بالضبط چۆنە و مقارنەیەکن بە سۆنەرەکە نۆکو سۆنەرەکە بالضبط یار نەبێ ئەنجاری وای زەحمەتە بینینی مەسەرەن دایکەکە BMI زۆرە زۆر زەحمەتە بەڵێ زۆر زەحمەتە بالضبط یان ناڵەکە لە شێوەیەکە لە سکی دایکەکە پشتی نابینیت واکەی زۆر زەحمەتە پشتی بینی MRI زۆر باشە بۆ ئەوانە اینجا کە نەتیجەی هەموو شتەکان هاتەوە دانیشین لەگەڵ دایک و باوکەکە پێیان نەڵێن ئەم ناڵەتان ئاوا هەیە لە سا ئەوەنە ئاوا بێ لە سا ئەوەنەوا بێ لە سا ئەوەنەوا بێت بعضێکیان یعنی هینە بن زۆر بەداخەوە حتىکو عملیاتش کێن ویلچێر بانگ یعنی ناتوانین بەڵێ یانیش بەداخەوە تووشی هینە بن یعنی کۆنترۆلیان نابێنێ on the bladder and the bowel ناتوان میز و پیسای ڕابێ بەڵێ لەبەرەوە پێویستیان بە catheterization self catheterization یان پێویستیان بە کێرێکی زۆرە بۆ ئەگەر دووی ئەم ناڵە چکە بەڕاستی ئەم ناڵە یعنی عملیاتیش کرد ئەو شتانەی لەوانەیە هەر توش بێت باشە بەڵام ئێستا علمی تازە هاتووە بەڵێ لە مناڵەکە ئێشتاکە لە سکی دایکەکایە عملیاتە کرێ بۆی داخرێت پێش ئەوەی تەئسیر کاتە سەر مشکی مناڵەکە زۆر ئەدڤانسە عملیاتە طبعا من ساعاتێک مێ هەر باسی کەم بەڕاستی بەڵام ئێستا حالیان دەستی پێکراوە عملیاتە لەبەرەوە نسبەی تەرمێشنستا زۆر کەم بۆ تەوانێ لەبەرەوەی زۆربەی دایک و باوکەکە نەڵێ مادام ئەو ئۆپشنە هەیە کە عملیاتی مناڵەکە بکرێ گشتا لە سکی دایکەکە بە ئەوە بکەین باشە بۆەوەی کە ئەم دایک و باوکە لەم ئەگەری ئەوەی کە مناڵەکان عملیات بکرێت جای لە سکی دایکی بێ لە دروی سکی دایکی بێ لەسەر کورسی جوڵاو بێ بڵێن بێ خاوەن پێداویستی تایبەت هەڵبەتە خۆتان نەزان کە من ڕێز و حرمەتێکی زۆرم بە خاوەن پێداویستی تایبەتەکان هەیە و زۆریش بەرنامەی تایبەتم بۆ کردوونە سەرەوەی کە ئەوان تەنها خاوەن پێداویستی تایبەتن ینی وەکو ئێمە و تەنها هەندێک پێداویستی تایبەتیان هەیە هەرگیز ڕێگە بە خۆتان بدەن وشەی کە مەندامیان بۆ بەکاربێنن خاوەن پێداویستی تایبەت ئەو مناڵە بێت بە خاوەن پێداویستی تایبەت باش ئەگەر دەگەر نالسکی دایکی عملیاتەکە ئەگەر ناکەم ناڵەکە لە دایک بۆ عملیاتەکە ئەگەر هەتا لەسەر کورسیە بێت تاکو کۆتاییەکەی بەڵام هەموو ئەم بابەتە ئەکرێ بەس بە فۆلیک ئەسید ڕێگەی لێ بگیرێت نە بەتەواوەتی نا بەڵام لە 150 لە 150 ڕێژی زۆر زۆرەوە نییە تۆ ئەگەر دایک و باوکی بڵێ وەڵام من هەموو شتێکەکەم بۆی مناڵەکەم ساختە دوای فۆلیک ئەسید هیچ زەرەری نییە دروستە هیچ زەرێکی نییە دەرمانێکی زۆر باشە ڤیتامینە بەڵام کاتوەرگرتنەکەی زۆر مهمە ئەنی تۆ بێ 12 هەفتە پێش ویسکەکە بیکرد ینی ماجرا ئۆڕەدی سکی هەیە دەست پێ بکە بەڵام بەنەفیتەکەی ئەوەنە نییە کە تۆ 12 هەفتە هەر باشە دەست پێ بکەی بەڵام بەڕاستی ئایدیلی before pregnancy and continue for the first 12 weeks دکتۆر فۆلیک ئەسید یەکێکە لەو دەرمانانی کە بۆ چارەسەری کەمخوێنیش بەکاری هێنن ئێوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەندێک سەرچاوی سروشتی زۆر باشمان هەیە بە فۆلیک ئەسید بۆ نمونە چاوەنەر بیتروت یەکێکە لە سەرچاوە زۆر دەوڵەمەنەکانی فۆلیک ئەسید بۆیە هەمیشە ئێمە نۆکو خۆمەک پێشکارێک وەک پزیشکێک ئامۆژگاری خوشکان و دایکانمانەکەم و کچانمانەکەم کە ڕۆژانە لەگەڵ خواردنەکانیانە چاوەنەریان هەبێت ئێوە ئەڵێن چی زانست دەڵێت چی خۆی زۆر مهمە تەبعاً بەڵام مشکلی ئەو خواردنانە چییە دایما لەوانەیە نەبێت و جاری واش هەیە مەسەلەن ئەڵێ حەزم لە چۆنەر نییە نایخۆم دایکەکە بکە زەڵاتەوە بیکاتە شتەوانێ بەڵام نسبەتەکەی کە وەریەگری هەر کەمە ئەنی بەڕاستی 5 ملیگرام ئەو فۆلیک ئەسید هەر زۆر باشە وەریگری لەگەڵیشە سەپلیمەنتەکە بۆی هەتا هەبێ باشترە یعنی
بەڵام ریپلیسی ناکات جێگی ناگرێتەوە باش و فۆلیک ئەسید نەک هەر بۆ ئەوانەی مەسەن ئەوانەی ئەپلپتیکن دایکەکانی ئەوانەی نەخۆشی بڵێ ئەوانەش بڵێ ئەوانەش هەموو پێیانەڵێن فۆلیک ئەسید وەرگرە هەنی 5 میلیگرامێکە عینەن ئەو شێوەیە 12 هەفتە پێشەوەی قسە بکەن و 12 هەفتەی ئەوانش ئەگەر وەریگرن نەک هەرسپانە بێفیتەکە مەکاتەوە بۆ مناڵەکەش باشە بۆ ئەوەی لە مستەقبەلە ئەپلپتیک نەبێت و دایکەکە مناڵەکە گەشتکەی باش لە مەسلەی نەخۆشیەکانی دڵە فۆلیک ئەسید هەمان ڕۆڵی هەیە یعنی لە کەمکردنەوەی ئەگەری نەخۆشیەکانی دڵە بۆ congenital heart disease تۆزێ کەمتر بەڵام certainly بۆ central nervous system ئەسپانە بێفیتە بۆ ناوەندە کۆندامی دەمار بەڵگەی تەواومان هەیە زۆر بەڵگەی تاواتی و evidence based ئەوە بە تاواتی ینی والیاتۆ گایدلاینە ئەبێ بیکەین چوتە ڕێبەریەوە ئەبێ بیکەین ئەبێ ئۆفەری دایکەکە بکەین فۆلیک ئەسید ینی مەسەلەن ئەگەر تۆ نەیەیتێ 5 میلیگرامەکە تۆ شتێکی باشە نەکوتە بۆ نەخۆشەکە ئەبێ خۆی بۆ ئەوەیەت بەڕاستی لێتە پرسێ بۆ ئەوەی تۆ پێش ئەوەی ئەم مناڵە دروست بێت بتوانی بە باشترین شێوە ئەو مناڵە دروست بێت و فرسەتێکە کە فرسەتەکە ڕۆی هیچ هینێکە نامێن دکتۆر زۆر گرنگە پرسیاری ئەوە بکەم کە زۆر باشی باسمان لە گرنگەکانی فۆلیک ئەسید کرد کە هەموو خانێک 3 مانگ پێش هەوڵدان بۆ دووگیان لە کاتی مەنعابێ فۆلیک ئەسید وەربگرێت بەڵام بۆی کە ئێمە هەموو ئەو کێشانەی کە لە دروستبوونی مناڵە ڕۆدا نەیخێنە ملی دایکان چونکە ئەزانین هەر مناڵێکە دروستەوێ یەکەم جار لێک خانەوە دروستەوێ بڵین یەک خانێکە دروستەوێت خانەکەش تۆیەکی پیا و هێلکێکی ژنە کە دروستێکە ینی 50 بە 50 ڕۆڵیان هەیە لە دروستبوونی ئەم مناڵەیە هەموو جوانی و هەموو شتەکانی تریشی کە ڕووبا هەر لە هەردوولا بەشدارن تیا بۆ پیا و هیچ تەواوکەرێکی خۆراکی هەیە بیخوا پێش هەوڵدان بۆ دووگیانی سوالێکی زۆر خۆشە زۆریش لێ بسرێ فۆلیک ئەسید وشت بۆ پیا و هیچ دەوری نیە چکە مناڵەکە لە سکی دایکەکە بەڵام ئەگەر باوکەکە مەسەن ئۆڤەروەیت بێت بەڕاستی نەسیحەتیانەکەی کێشی لەسەرەوە بڵێ کە هێڵتی لایفستایل زۆر مهمە وزنی کەم کاتەوە مهمە ناڵێم زۆر بەڵام ئەگەر هاتوو بیەمایی زۆر بێت it will affect the fertility anyway لەبەرەوە کاتێک کە کابرا خۆی هەتا کێشی لەسەرەوەتر بێ ئەگەری نەزۆکیشی زیاترە بێت بەڵێ ئەشت نییە بەڵام زیاترە نسبەتی هەرچی قەڵەو بوو نەزۆک بێت هیچ بەڵام بەراورد بەوانەی کە کێشیان سروشتیە قەڵەوەکان ئەگەری نەزۆکیان زیاترە اینجا تەبان پێیانەڵێن هێڵثی ستایل و ئەمانە زۆر مهمە سمۆکینگ ئەزانم ئەوە تەبان شتێکی هینە بەڵام ئەدڤایسی دایکە و باوکە کەشەکەین تو زۆر زەحمەتە بڵێ کۆمپلیتلی ستۆپ بە هیچ شێوەیە مەکێشە بەڵام کاتینگ داون زۆر مهمە دکتۆر لە مەسلەی جگەرە کێشانە ئێستا لەم چەند ساڵی کۆتایە لە کوردستان بۆ باوکە خانمان جگەرە کەمترە کێشن بەڵام نێرگەلە زۆر بۆ بە باو و ئەم مۆدێلە تازەی کە پێڵەن جگەرەی ئەلکترۆنیش ئەمەش بۆ بە باو زانست چییە لە دەربارەی ئەمە بۆ خانمان وای ڕاستەکەی تەمان تۆ ئەگەر بە تەواوەتی بەڕاستی هیچی نەکەی لە هەمووی باشترە ڤەیپەکە ئەوش هەر سیگارێتە بەڵام چییە ئەلکتۆیکە تۆزێک زەرەری کەمترە مهمیان کامەیە مەین سپۆکی جگەرە لە هەمووی خراپترە جگەرەیان نێرگەلە جگەرە و نەرگێلە بەڵام احتیمال دەکات چەندیش ئەکێشیت لەبەرەوەی کە من بیرمە عەفوم کرد بەرنامەیەکم کرد لەسەر COPD گیرانی درێژخانی بۆرەکانی هەناسە و سیەکان راپۆرتی WHO هەیە ڕێکخراوی تەندروستی جیهانی کە ئاماژە بەوە دات کە کێشانی هەر نێرگەلەیەک ڕاستەکەی لەبەر ئەو پرسیارەی لێ حەزم کرد ڕاتگرم ئەزانی چۆنە فەرقەکە تۆ مەسەلەن نەرگیلەکە لەوانەیە کەسە شەو بیکێشێ بەڵام ئەگەر تۆ بەس یەک شەو بیکێشی بەڵام هەموو ڕۆژەکە جگەرە بکێشی تقریبا یعنی هەرەکاتەوە بەعینەن شت مشکلەکە چییە پاسیڤ و ئاکتیڤ سمۆکینگ هەیە ئەیلانەی دایکەکە نەکێشێ بەس باوکەکە لە ماڵەوە ئەکێشێ دایکەکە ئیتر ئۆتۆماتیکلی بە پاسیڤ ئەینە شتە کاتەوە لەبەرەوە ئێستا پێیانەڵین چی مەسەلەن لەوێ چۆنیات ئەگەر جگەرە کێشی بێ لە دەرەوە بیکێشیت ئەمە تا ڕادێسە خەڵکیش دەرەوای لێ هاتووە ئەگەر وای لێ بکرێ ئەوە هەر باشترە لە هیچ وای لێکی تۆ کەمتر بێتەوە دایکەکە کە دووگیانە ئەو موجگەرەی بۆ بێ لە ژوورەکە باشە تۆ دکتۆر لێرە توخواکشە زۆر گرنگە بۆ نمونە کەسێک نیەگرلێگە کێشێ کە بارتەقای 100 جگەرەیە بەقەر 100 جگەرەیە بەڵام شەو دانیشە لە ماوەی 2 سەعاتایی کێشێ یعنی بە یەک جار یەک ئینتێنس دووکەڵەکە کاتە ژوورەوە
کەسێکی تر بە درێژای ڕۆژەکە لەوانێ 5 گەرە بکێشێت 10 گەرە بکێشێت بالەوە تێبگەین ئەوەی کە 5 دەکە ئەکێشێ بەڵام بە درێژای ڕۆژەکە ئیکێشێ خراپترە لەوەی کە یەک نێرگە لە بە 2 سەعات کێشێ ڕاستەکەی ئێمە چیەکەین لەوێ ئەچین هینی بۆکەین بۆ دایکەکە CO مانیتەرێکی بۆکەین جیازێکە ئەوە ئەیمژێ یەکسەر پێمانەڵێ CO لێڤڵەکەی چەنە ڕێژەی یەکەم ئۆکسیدی کاربۆن ئەگەر ڕێژەکەی لە 8 زیاتر بێ ئەو معنایە زۆرە کێشێ چۆلا جاریوانە خۆشەڵێ بەخوا دکتۆرێک ناکێشم دوانێ لەم نادوێت CO بۆیەکەی 15-16 دەرەچێت باشە ئەوە باشترین شتە بۆی بزانی بزەبت ئەو دایکە چەنی هەڵمژیوە ئایا خۆیەتی جگەرەیە کێشێ باوکەکەی جگەرەیە کێشێ سیۆمۆنیتەرمان بەس ئەزانی چ ئەمان وەکو بابەتێکی زانستی ڕاستی فاکت وەکو فاکتەمێ باسی بکەین وەکو فاکت ئەگەر کەسێ نێرگەلەیەک لە شەوێکە بە 2-3 سەعات کێشێ سەلامەترە لە کەسێکە جگەرێک بە 5 گەریان 10 گەرە ڕۆژەکە بکێشێ یان خۆ هیچیان نەکەی باشترە هیچیان باشترە بەڕاستی هەردووکی خراپە ئەگەر بتوانین نەیکێ لە هەموو باشترە باش کامە خراپە بەڵام ئەگەر ئێستاوان نێرگیلەکە نێرگەلەکە هێشتا هەر نێرگەلەکە خراپە بەڵێ باش ئەزانی مشکلەکە چێکا دکتۆر نەرگیلە تۆزی شتێکی شەرقیە ئەڤیدنس بیس مێدیسینی زۆر کەم لەسەرە بەڵگەی زانستی کەم لەسەرە تێگەی یعنی هیچ ستەدیە نییە لەوێ سەیری کەم بزانن ئایا گە تۆ پرگنەنتی نەرگیلە بکێشی زەرەری چۆنە و ئایا پرگنەنت بیوجگەرە بکێشی مقارنە نەکراوە لە هیچ ستەدیە بۆ ئەو نتوانم بزەبت فیگەرێکە بەمێت کە چۆنە بەڵام ستەدی زۆر زۆرە لەسەر سمۆکنی پرگنەنسی چکە ئەوان ریسەرچەکانیان لەسەر ئەوەکەن ئەو دایکانی کە جگەرە کێشن لەبەرەوەی لەوێ نەرگیلە زۆر کەمە ئەوانە ئەکێشن شەقین کەواتە ئەوەی کە ئەڵێ نێرگەلە لەوانێت تا ڕادێک سەلامەتتر بێ هەیە کە توێژنەوە نیە لەسەری نەک لەبەرەوەی کە سەلامەت ناتوانم بزەبت فیگەرە بێمە لەبەرەوەی ئەڤیدنسم نییە لەسەر ئەوەی لەبەرەوەی زۆر زەحمەتە ریسێرچ بکەین لەگەڵ لەسەر ئەو پۆپولیشنێک کە بەس نەرگیلە کێشە و ئەبێ مقارنەش کرێ بۆوانەی کچگەرە کێشت اینجا سەیری نەتیجەکانیان کەی کەم ناڵەکانە بێت یعنی زۆر ئەڤیدنسێکی بەقوەتی ستەدیەکی زۆری ئەوێ بەڵام ئەڤیلەبڵ نییە حالیەن ئەسماچەزامە وەرە بۆ ئەوی من ئەو فیگەرۆ بن دروستە دکتۆر وەکو فۆلیک ئەسیدەکە ئەبێت 3 مانگ پێش مەنعشکانن دەست پێ بکرێ جگەرە و نێرگە لە کێشانی شەبێت لەو کاتەوە ڕابگیرێت یا بەس لە کاتی زانین دووگیانەکە هەتا زووتر ڕاگیرە باشترە بەڵام ئەگەر نەیتوانی دایکەکە وردە پێڵێن هەر ڕۆژی جگەرەیە کەمکەرەوە دووەم ڕۆژ سێم کەمکەرەوە یانیش ئۆفەری نیکۆتین پاچیانەینێ نیکۆتین پاچ بیرمە لە 2014 گایدلاینەکانی NHS بەریتانیا ئەپدەیت کرایەوە تازە کرایەوە بە تایبەتی کە پێویستدار بە ئیشی ئێمە باسی لەوە کرد کە یوت بۆ نیکۆتین ڕپلێسمنت تەراپی NRT-ەکان ئەو چارەسەر بە جێگرەوەی نیکۆتین باسی لەوە کرد کە یوت یەک دانە بە تەنیا کار ناکات بەڵکو وا باشتر لەگەڵ پاچەکە یان بنێشتەکە یان سپراکە بەکاربێنی ئێستاش هەمان قسە جێبەجێ ئەکرێت یان گۆڕاوە بەڵێ من باسی ئەتوانم ئەوە دووسکیانی کە دووگیانن بۆت باس بکەم کە جەنەرەڵ پۆپیۆلیشن تۆزێ جیاوازە تێگەی ئەوانەی کە دووگیانیان هەیە محاولەکەین دانەنێ یەکەمش بزانین بە شێوەیەک ناتوانین کەمیکەینەوە بێ دەرمان ینی بە قسەکردن و بە behavioral therapy وردە بزانین چۆن ئەم جگەرانە کەمکەینەوە اینجا ئەگەر دایکەڵێ ناتوانم زۆر زەحمەتە زۆر قورسە خاصن ئەوانەی جگەرەکێشن چەندەها ساڵە یەککەوتینەکەیان بۆ دانین یەکسەر بۆ یارمەتیان بات بنەشتەکە نییە حالیان بۆ ئەوانی دووگیانن نیکۆتینەکە بەڵێ هینەکە هەیە پاچەکە هەیە و available on NHS یعنی پێویست ناکات ئەو لە بەریتانیا پێویست ناکات بیکڕی بەڵام ئەگەر حکوومەتەکە ئەیات چونکە زۆر حکوومەت پێویستێتی بێت ئەم ژنانە جگەرە کەمکردنەوە بۆی مناڵەکانیان لە مستەقبەلان نەخۆشی نەگرن چکە ئەوان کە نەخۆشیە گرن حکوومەت ئەوێت ئاگیان لەوان بێت تێگەی چۆنە ئەگەر کەسێک ئێستا بەرنامەیە بینێت کووردە بەڵام خۆی لە بەریتانیا ناژی بەڵام خزمێکی هەیە لە بەریتانیا ئەگەر بچێتە سەیدەلەکان دەرمانخانەکانی بەریتانیا نیکۆتین پاچ بە بێڕەچەتە ئافرۆشن نەخێر هیچ تێ بەڕەچەتە نییە لەوێ ئەبێ هەمووی بە پرسکریپشنە یعنی شتێکمان خاصەتەن ئەگەر دووگیان بیت ئەگەر دووگیان نەبی بۆکو ئۆسیدی نافرۆشێ نیکۆتین پاچ over the counter drugs هەمووی نا بەعزێک هەیە بەڵام لەوانێ هین نەبێت یعنی ئەوە نەبێت کە لایسنسی هەیە کۆمەرشیەلایزد هەیە هەموو سەیدەلیەکی هەموو سەیدەلیەکیش نایە ئیلا پرسکریپشنیە و لە دکتۆرەوە
شتە نازانی چەند و چۆن و دو ئەوە هەرەوەنە نییە پیکەی ئەدڤایسێوێت چۆنی بەکاربێنی چۆن ئەنابەی بە پاچەکە یعنی هینی لەگەڵا تعلیماتی لەگەڵ لە مەسلەی پیاوانە لە مەسلەی جگەرە زۆر چونە ناو قوڵاییەوە فەرمووت ئەو پیاوانی کە کێشیان لەسەرەوەی یاخود قەڵەون و باشترەکە کێشیان بێن نەخوارەوە ئەگەر جگەرا کێشنیان جگەرەکە واز دەبێنن یان کەمیکەنەوە چیتر بۆ پیاوان گرنگە لە کاتی پلاندانان بۆ دووگیانی وڵاتر ئەو شتانە زۆر مهمە بەڕاستی جنرال environment health lifestyle exercise ئەوانە بە هەمویان ئین باش لە وەرزشکردن و لە وەرزشکردن خواردنی باش خواردنی باش یعنی هەموو ڕۆژێک تێکەوەی نا مەسەلەن هەموو ڕۆژێک دلیڤەری داوامەکە خواردنی دەرەوە داوامەکە one of your five یعنی مەسەلەن 5 پارچە ئەبێ سیانی یان دوانی میوە و سەوزە بێت باشە ئەگەر ئەوە بخۆی ئەوە هەموو کەسێک یعنی بۆ زۆر باشە ئەگەر هاتو باوکەکە چەند نەخۆشیەکی هەبێ مەسەلەن نەخۆشی شەرپەنجەی هەبێ باوکەکە کیمۆتەراپی وەرگێنن عیلاجی کیمۆتەراپی وەرگێت ئەوە ئەدڤایسێکی خاصێن بە باوکەکە لەو کاتە طبعا اعتمادك انواع كيموثيرابي هي بعض الكيموثيرابيات پێویستی بە تعلیماتێکی خاصی خۆی هەیە بعض کیمۆتەراپیە زۆر خراپترنیە لەوانەیتر کە چۆن بە شێوەیەک باوکەکە ئاگای لە خۆ بێ لەو کاتە ینی فامیلی دروست نەکات هەڵ نایە بۆ مناڵبوون بەڵێ بعضێکیش هەیە ئەگەر هاتوو لەو نوع کیمۆتەراپیە وەرگێت هینەکەی بڵێن تۆیەکەی بۆ هەڵەگرن پێش ئەوەی کیمۆتەراپی وەرگێت بۆی تەسیری کیمیاویەکەی نەکەوێتە سەری چکە لەوانەیە تەسیری کیمیاویەکە بکەیتە سەری تەسیر بکاتە سەر مناڵەکە و مناڵەکە زیاتر تووشی کۆنجەنیتەڵ ئەبنۆرماڵەتی بێت تاوان ئەوە نازانم لێرە هەیە دکتۆر مەسەلەی هەڵگرتنی تۆ نازانم تاکو چەنە کاتۆ تاو ڕادیکەم ئاگادارم نییە باشە زۆر بێ ئەوە بۆ ئێرە بەڵام بۆ خەڵکی گشتی مەسلەی قەڵەوی بۆ هەموو کەسێک ڕاستە مەسلەی جگەرە کێشان بۆ هەمووانی کە جگەرا کێشن ڕاستە خواردنی تەندروست ڕۆژی 5 پارچە جیاوازەر پارچی بەقەر مشتێک بێ ئەوەش سەوزە و میوە سەوزە و میوە سێ سەوزە دوو میوەیان سێ میوە دوو سەوزە ئامویم ئەوەیە گرنگەوەی ڕەنگە و ڕەنگیش بێ 5 پۆشتنەکە وەرگرتە بێت بەڵێ چیتر سەپلیمنت وەرەگرێ پیاو نەخێر تاواکەری خۆراکی نەخێر ئەمە لەوێ نایە نازانم لێرە بەس لەوێ نایە هەر براندێکی بەریتانی هەیە دوجارە تۆم براندەکەت پێ بڵم کە سەپلیمنتی نووسراوە فەهم ئان فۆهەیە بۆ پیاوەکە و بۆ ژنەکە کۆمەرشیەلایزەوە ئەڤیدنس بیس نییە بەڵام من ناتوانم لەبەرەوەی من زۆر بە گایدلاینە ڕۆ دروستە هەموو دکتۆرەکانی کە لەوێن زۆر لەسەر ڕێبەری ڕۆن بەڵام هەیە خۆی ئەیکرە لە سایدەلی قەیچەکە باشە لەسەر زینک بۆ نمونە زینکیش خەریکە ئەبێ بە باو شتی تازە هاتووە لەسەری ئێشتا نەبووە بە گایدلاین کە ئێمە بیین بەسەکە نەخۆشەکە خۆی بیەوێت بیکە مەسەکێک لەشتانە کە زینک ئۆمێگا 3 ئۆمێگا 3 زۆر باشە ئەگەر خۆی حەزەکە بیکات زەرەری نییە دکتۆر لە مەسەلەی زینکە کە زینگێکی کلۆبەتانی کە چێتە دروستکەری بەرگری لەشی مرۆڤەوە هەم بۆ پیا و هەم بۆ ژن بەڵام پەیوەندیدار بە پیاوان و بە پلاندانان بۆ مناڵبوون زینک ئەڵەن ڕۆڵی هەیە لە وابزانم لە سپێرم ئاکتیڤیتی هەیەی لە چالاکی سپێرمەکانە هەیەی هەتا ئێستا نەکراوە بە پرۆتۆکۆل کە بیین بەڵام خەریکە دەیتە لەسەری کە شتێکی خراپ نییە لەبەرەوە ئەگەر باوکەکە بیەوێ بیکە هیچ مشکلەیەکی تیانە بەڵام مهمترین شتەوەیە کو پێم وتی تەنزیمی زەخت و تەنزیمی شەکرە و وەرزش و خواردنی باش ئەو لە هەمووی باشترە لە هەمووی باشتر بۆ نمونە یەشێ لە سەرچاوە زۆر باشەکانی زینک جگەلێک کە تۆ بە شێوەی حەب بە شێوەی سەپلیمنت وەرگریت بریتە لە چەرەسات کە بۆ خۆی دووبارە لە ڕێبەرەکانی ئێنە چێ سال لە ڕێبەرە زانستەکان ئاڵێ هەموو کەسەکوی سەر ڕۆژەکە چنیە چەرەسات بخوا اینجا گڵۆ بەڕۆژەیە بستەیە بە ئێمە تەمان کاڵ بێ باشتر لەوەی کە برژاو بێ سەوز بێنەوە باشترە کە وشک بێ ئەوانە خەڵک تا ڕادێک ئەیزانێ بەڵام ئەکرێت ئەم زینکەی کە پیا و پێویستی پێێتی لەو مشتە چەرەسە وەریگرێت یان ئەوی ژۆک فەرگەسی دەبێت بە سەپلیمنت بە تاواکەری خۆراکی خۆی سەپلیمنتەکە باشترە چکە تۆ لەوانەیە ئەبزۆرپشنی نەکەی بە تەواوەتی یان مەسەلەن مشکلێکە هەیە هیناکی دو ئەوە ئەو چەرسە خۆشە بەڵام لەگەڵەوەشە کالۆریشی زۆرە لەوانەیە زەرەکەی جاری وا هەیە مەسەلەن کالۆری زۆرەیە تێ و وەزنە زیاکە پێی لەبەرەوە باڵەنسینێ لە هەمووی مهمترانی شێوەیەکی باڵەنس بێت ئەگەر حەزەکە زینکخوا هیچ زەرەرێکی نییە بەڵام وەکوتم ئەو سێشتە لە هەمووی مهمترە بەڕاستی کێش
جگەرەکێشان خواردنی تەندروست وەرزشکردن باش بابەتی نەخۆشیەکانی دڵی مناڵان و چۆن بکرێت ئێمە وەکو چۆن بە وردی باسمان لە شەقی لێوە مەڵاشو کرد بەڕاستێکەوە لەگەڵ جەناب تا 4-5 بەرنامە دروست دەکەێت چکە زۆر گرنگن بۆ کۆمەڵگای ئێمە چۆن خەڵک ڕێگری بکە لەوەی کە دڵی مناڵەکەی نەخۆش بێت قسەمان لە قەزا و قەدەری خوانیە ئەوە شتێکی ترە بەڵام ئەو شتانی کە لە دەستی مرۆڤ خۆیەتی چی یەکێ لەو شتانەی کە لە دەست مرۆڤ خۆیەتی تەمان اعتمادەکە ئەگەر یەک منە ئەگە دایکەکە هەیبێت باوکەکە نەیبێ و مناڵێکیان نەبێ لە سا دوو احتمال هەیە مناڵێکی هەبێت بۆ هین congenital heart disease نەخۆش زگمەکەکانی دڵ بەڵێ ئەگەر هاتوو دوو مناڵی هەبێ هەردووکیان هەیان بێ ئەو بێ بەرە سادە ئەگەر هاتوو دایکە و باوکە و مناڵەکان هەیە بێت تەبعاً ڕێژەکەی زیاتری شەکات باشە بەڵام ئەگەر عادەتەن چۆنە یەک مناڵی هەیە لەگەڵ ئەوە پێڵم لە سا دوو احتیمالی هەیە ئەم مناڵەش عینە نەخۆشی هەبێت لەبەرەوە چیان بۆکەین یان هێنین بۆ fetal medicine center بێجگە لە سۆنەری 20 هەفتەیەکە کە بۆ یەکەن بۆ هەموو کەسێک سۆنەری 20 هەفتەیەکە ئەوان بۆیان هەیە fetal medicine سکانیشیان بۆ بکرێت کە specialist سکانە لە 18 هەفتەوە بۆیانەکەین بۆی سەری ناو دڵی مناڵەکە بکەین بۆی بزانین چەمبەرەکانی تەواوە بەڕاستی دڵی مناڵ لە بڵێن لە خوار هەژدەوە بە قەی دەنکەنۆکێکە بڵێ لە 20 هەفتەیە ئەبێ بە دەنکەترێک چی گرنگە بۆ خەڵک لە کاتی دوو ژیانیە بۆ مەسەلەی نەخۆشەکانی دڵی مناڵان بەڵاد و خوا نەخواستە باش ئەگەر هاتوو سۆنەرەکەی 12 هەفتەکە دەرکەوە ئەمە شتێک تاوا نییە ئەو ساکە ئێمە سۆنەریان بۆکەین لە fetal medicine بۆی سەیری ناو دڵی مناڵەکە بکەین چۆنە مەسەن یەکەمشی سەرێکی ئایا دڵەکە لە لای چەپە یان لە ناوەڕاستە یان مەرە ئەو لاوە چووە ئۆکەی ئەوە یەکەم شت دووەم چەنی چەستە ئەبێ یەک تەقسیم سەی بێت لە سنگی باشە ئەنجا سەیری ئەماکەین ئەیپەکسە ئینجا دەست پێکەین سەیری ئەم چەیمبەرانەکەین ژوورەکانی دڵ ئەم چەیمبەرە ئەوەیان اینجا ئەوەیان اینجا کاتە سکۆڵەکان و گوێسکۆڵەکان ئەبێ ئەم جوانە بە قەیەک بن بە یەکەوە لێیەن و ئەبێ خوێن لەم دوو هینە ڤالڤا کە ماترۆ ئان تراکەسپت ئەو ناوکە زۆر ئینگلیزیە بەڵام ڤالڤەکە بێت بە گیرە ڤالڤەکەوەی کە ناڵێ خوێن بگەڕێتەوە بەڵێ ئەبێ خوێن بە جوانی بێتە لەم دوانەوە بۆ ئەم جوانە بێگەڕانەوە بکرێتەوە بۆ هاتە خوارەوەی خوێن بێ ئەوەی بگەڕێنەوە باشە اینجا سەیری ئەم دیوارەکەین لە بینە دیوارە زانین تەواوە چونکە زۆربەی VSD ventricular septal defect ئەلێرابێ ئەن ASD ئەلێرابێ کە بڵێن ئەم دەمارە بە تەواوەتی دانەخراوە ینی پێڵێن دڵی کوونە بە کوردی وابزانم مال پێڵەن ون ئەگەر هاتوو ئەم دیمارە دەوارە ئەم دیوارە تەواو نەبێت کونی تیابێ ئێمەی بینین باشە کە بینیمان ئەڵێن ئەم ناڵە دڵی کوونە اینجا دەست پێکەین سەیری ئەم دوو دەمارەکەین ئەم دەمارەی یەکەم کە ئاوا ئاچێتە خوارەوە یەتەک پێڵەن ئیۆتە پێشاخن بەری دڵ اینجا ئەمەیان کە لە لای ڕاستەوەیەت پێڵێن ئەچێ بۆ هەردوو سمنەکە پێڵەن pulmonary arteries right and left ئەبێ بە قەیەک بن ئەمیان ئەبێ لەم لاوە بێت ئەمیان ئەبێ لەم لاوە بێت باشە اینجا سویچەکەن ئەوە چێ بەرە و سیەکان ئەم ئەچێ بەرە و مل و خوارە دکتۆر زۆر بەوردی ئاماژە دەژمارەکاندا لە دروستبووی نەخۆشیەکانی دڵە ئەگەر دوو مناڵ لە خێزانەکە و دایک و باوکی نەخۆشی دڵیان هەبێت یان ئەوەی کاڵەن دڵی کوونە نەخۆشە زمانەکەی دڵیان هەبێت لە سەعاتە ئەگەری ڕۆیان هەیە ئەگەر یەک مناڵ بێ لە سادووە یەک مناڵ لە سادوو بەس دایکەکە لە سادوو بەس باوکەکە لە سادوو یعنی یەک ئەندامی خێزانەکە بێت لە سادووە دوو ئەندام لە سادە یەک پرسیاری کۆتایی دیەکەم و ماڵخی کۆتایی پێهێنین خەڵک چی بکە بۆی کە ئەگەری ڕوودانی نەخۆش زگماکەکانی دڵ لە مناڵەکان کەم بێتەوە فۆڵەکە ست چۆزێ باشە بەڵام وڵاهی هیچ شتێکیکە نییە جاری وا هەیە ئیتر ڕوئەیە بەداخەوە جاری وایە ڕوئەیە لەبەر جنەتێک بەڵام پێزانین مەسەرەن ئەو مەسەرەن لەوانەیە ڕووبات لە بەهۆی ئەوەی مناڵەکە داون سیندرۆمی هەیە ڕوئەیە ئەوە ئیتر دایک و باوکەکە چی بکەن یعنی شڕوئەیە لەبەرەوەی بەشێکە لە کرومۆسۆمال پرۆبلم یعنی نانەی کرومۆسۆمالەکە مناڵەکە تاوانە بێ بۆیە دڵی وایە جاری واشەیە بەعز عائیلەیەک هەیە هەیانە
بەڵام چی بکەن سۆنەرەکە بۆکەین و بەڵام چی باشە زۆربەی ئەمانە هەمووی ئێستا بە عملیات چاکرێت. بەسپاسێکی زۆرە بۆ خات و دکتۆر سەنێرە ڕەئوف ڕاوێژکاری نەخۆشەکانی یان ڕاوێژکاری نەخۆشی و تەندروستیش ژنان و مناڵبوون لە بەریتانیا بەخێربێتەوە بۆ کوردستان زۆر سپاسدارەکەم منیش وەک هەمیشە بینەرمان بن ئینشاءڵڵا بۆ بەرنامەی تر تێ بدەینەوە خزمەتتان.